دانانی چارەسەری درێژخایەن بۆ لاوازی ئابووری جیهانی لە بری گرتنەبەری ڕێوشوێنی کورتخایەن بۆ ئەم چارەسەریە یەکێکە لە بەرەنجامە سەرەکیەکانی کۆبوونەوەی لووتکەی وڵاتانی کۆمەڵی 20 کە بە G20 ناسراوە. ئەم کۆبوونەوەیە پاش دانووساندنی چەند مانگی پشت دەرگای داخراو هات. ئەوجا چین توانی میواندارەتی ئەم کۆبوونەوەیە بکات. لەگەڵ ئەوەدا ئەم 20 وڵاتە جەختیان لە دۆسەی ئابووری دەکردەوە لە جیهاندا، بەڵام شەڕی دژی تیرۆریزم و قەیرانی ناوخۆی سووریاش باڵێکی زۆری کێشا بوو بە تایبەتی بەسەر ئەو کۆبوونەوانەدا کە ڕێبەرانی جیهانی لە پەراوێزی ئەم کۆبوونەوەیە کردیان. لە میانی کۆبوونەوەکەیدا لەگەڵ سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک ئۆباما پەیمانیدا کە هاوکاری تورکیا بکات لە بەدواداچوونی ئەنجامدەرانی کودەتا سەرنەکەوتۆکەی وڵاتەکە، بەڵام باسی لە گێڕانەوەی فەتحوڵا گولەن نەکرد کە تورکیا بە ئەنجامدانی ئەو هەوڵە تاوانباری دەکات. سەرۆک ئەردۆغان و من کۆکیش بووین لەسەر بەردەوامبوون لە بەدەستهێنانی گواستنەوەیەکی سیاسی ئاشتیانە لە سووریا کە تەنها ڕێگایەکە بۆ کۆتایی هاتن بە شەڕی ناوخۆ لەوێ و پێکەوە ئێمە بەردەوام دەبین لە کارکردنمان بۆ کەمکردنەوەی قەیرانی مرۆڤایەتی و بۆ ئەوەی دڵنیابین کە سڤیلەکانی سووریا جارێکتر بتوانن بە پارێزراوی بژین و بۆ ئەوەی بتوانین هەموو هەرێمەکە سەخامگیر بکەین. لە میانی کۆنفرانسێکی ڕۆژنامەگەریشدا سەرۆک وەزیری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان گوتی هەوڵی ئاگربەستێک دەدەن. ئێمە کار لەسەر ئاگربەستێک دەکەین لە هەرێمەکە. وەزیرانی دەرەوەی ئەمریکا، رووسیا و تورکیا بۆ ئەمە بەستە کار دەکەن. هیوادارم بەر لە ژنی قوربان بتوانینەوە ئاگربەستە ئەنجام بدەین و خەڵکی حەلەب بتوانن ڕزگاریان بێت لەو هەموو بۆمبانە. ڕەوشی سووریا زۆر ئاڵۆز بووە بەهۆی ژماری زۆری ئەو لایەنانی کە لە شەڕەکەدا بەشدارن. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و تورکیا لە شەڕی دژ بە داعش هاوکاری دەکەن و هەردوو لا دژی حکوومەتی بەشار الئەسەدن، بەڵام بە پێچەوانی تورکیا ئەمریکا پشتیوانی لە کوردەکان دەکات کە ئەوانی شەڕی دژ بە تیرۆریستان دەکەن لە سووریا و رووسیا و ئێرانیش پشتیوانی ئەسەد دەکەن. سەرۆک ئۆباما ڕایگەاند و توێژێکی بەبەرهەمی لەگەڵ هاوشانە ڕووسیەکەی ڤلادیمیر پوتین ئەنجام داوە لەسەر سووریا، بەڵام هێشتا هەردوو لا لەسەر چۆنێتی ڕێککەوتنەکە بۆ ئاگربەست نەگەیشتونەتە ئەنجام. لەگەڵ ڕەچاوکردنی ئەو کەڵێنەی لە متمانەدا هەیە ئەمە دانوستانێکی قورسە، هێشتا نەمانتوانیوە ئەو کەڵێنانە بەو شۆی دەمانخواست لا بدەین، بەڵام ڕێنمایەکانم بۆ وەزیر دەرەوەی ئەمریکا و ڕێنمایەکانی بەڕێز پوتین بۆ بەرێز لاڤرۆڤ درێژدانە بەم کارە لە چەند ڕۆژی داهاتوودا. بەڵام سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین باز لە وردەکاریەکان ناکات. هێشتا زووە من باز لە ناوەڕۆکی ڕێکەوتن نامەکەمان بکەم، بەڵام هیوایەکی زۆرم هەیە ئەگەر ڕێکەوتنەکە سەر بگرێت لە چەند ڕۆژی ئایندە دەبێت. هەر لە پاش کۆتاییهێنان بە کۆبوونەوەی لووتکەی گروپی 20 سەرۆک ئۆباما بەرەو لاوز بەڕێکەوت. ئۆباما یەکەم سەرۆکی ئەمریکایە لە میانی سەرۆکایەتیدا سەردانیە وڵاتە بکات و لە ڕۆژی سێشەمە هاوکاریەکی 3 ساڵی 90 ملیۆن دۆلاری بۆ لاوز ڕاگەیاند بۆ هەڵسانگاندنی ژماری بۆمبە نەتەقێنراوەکان لە وڵاتەدا و هەوڵەکان بۆ پاککردنەوەی بۆمبەکانی کە ئەمریکا لە ساڵانی 60ەکان و 70ەکان لە کاتی شەڕی ڤێتنام گرتوێتە ئەوێ. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.